هاوڕێیان ئەو کاتتان باش چۆنن؟ تەوازنمان ڕابگرین چۆن باش ناوڕێیان بە هیوام باش بن بە هیوام باش بن وەرن ئەندە خەبەر شتی گرنگ قسە و باز دەکەین سەرچاوی ئێمە هاوڕێیان لای من هاوڕێیان لایڤ و ڤیدیۆ ئەوەیە وەکو شەعرە کە هاتێ تەواو دێم شەو ڕۆژ ئەو شتانە نییە لای من دوای هەرێکە و میتۆدە چییە هاوڕێیان زۆر کەس بە من دەڵێ لۆ جاری وایە لە هەفتەی پێنج شەش ڤیدیۆ کاکە من ئەوە ئیش دەکەم سەرکەوتوو نیم ئەگەر وەچی ئەو خەڵکەی لە مانگەش دوو پۆز بنووسم بڕوا ناکەم تەسیرم هەبی نیمچە خەبەریم خەبەری نیمچە خەبەری هاوڕێیان هەر کەسە بە میتۆدە گیش دەکە ئەوانی تر بەر شێوەی تر ئیش دەکەن چەند سەرکەوتوو بوون سەیریان بکەن هاوڕێیان ئەندەشتی سەرپێی هەتا هەم برادران خردەبنەوە و هەمیش ئەوە بم پاڤل تاڵەبانی ئەو ئەتوو زۆر شوێن گوت لاهور مەسەلەی سکسی لەناو دەستگای زانیاری زۆر بەکارهێنایە ئەمن نایکەم بەس بڕواکەوە ئەحمەد نەجمە بڕۆ بە دوا چوومکە پاڤل تاڵەبانی هیوادارم ئەوەی بگێنێ بڕوا بکە وەکو گۆڤەند ئەو ئەحمەد نەجمە تیمەکی هاکەری لە تەلەگرام هەیە تەلەگرام کەچ ڕوود دەکەنەوە بەراعەتی پێدەدەن تێم دەگەی جاری وا دەیانهێنن بۆ گیانیمە ئەڵێ قادر نادرۆی لێ کردیمە یان علاو لە دوو ڕەچاوی هاواری شتەکە کە تووشیان کردیە کورە زۆر عەیبە پاڤل شەرم بکەن یەکێتی بکاتە ئەو ئاستەی بەو فلیمی ڕوت و بە لەقتەی ڕوت و بەژن منانێ لەگەمە بکە برا ڕۆچ ئیفلاسێکە ئەحمەد نەجم ئەحمەد نەجم چەند شەرمە هاوڕێیان لە باڵی پاڤل ئەحمەد نەجم دەست لە بۆ کاری زۆر قێزەوەندە بە لە باڵی قوبادیش سەمیرە سەمیر ئەوانە بەس گرنگ کورە شەرمە شەرم لە کچی کورت ڕوت دەکەنەوە دەیهینە سەتێ ڕوت نییە ئیسیانیان لەبەرە دەیان هین قسە بە ئێمە مانام بڵێن ئەمەد بوایە دەترسێن هەر یەکێک چاوی بەو بچانە بکەی چاوی هاوارەکە هاوار کورە شەرمە 50 تەلەڤیزیۆن و ئیزا ئەوەتان هەیە دێ بەو شێوە منانێ لەگەڵ ئێمە دەکەی کە ڕەخنەمانگرت لە یەکێتی لەولا خەتی لاهور تووڕە بوونەوە و بە هەر هەمیان بەقەت یەک هەفتەی من لا لە زاریان گەورە نەکردی ڕەخنەکەم لە پۆڵات گرت برا ڕۆ چەند بێسیفەتن هەرچی هاتە بەردەویان بێغیرەتی لە بەرامبەر یەکێتیان نەبوو لە بەرامبەرە منەیان بوو بەخوا دێمە سەر با پاڤل با لاهور و پۆڵات بەربن یان وەزعەکی باشتر بی دێمە سەرنگ بۆم کەس لە دەرەوەی ڕەخنە نیە لای من کەس لە دەرەوەی ڕەخنە نیە لەولا مەلا بەختیار کوڕەشی هاندایە و دێ قسە بەم دەر کورە مەلا ئەتۆ پیاوەی بە زدی بێ شەڕ بکە کورە ئەتۆ ئەوەندە سووشی بە شەرەف مەلا بەختیار و بەرهەم ساڵە هاوڕێیان بستنە شوێنی پۆتین و ترامپی لای من هەر فشەیە هەر زۆر فشەم پێیان دێ بەرهەمیش کە و پلەی وەگرتی هاوڕێیان من دەتوانم لە یەک دێر بڵێم بڕوا بکەن کەسێتی خۆینە بە ئاستی ئەوەی بەرهەم لەگەم دیشەکانە و ئیتر نوێنەری ئەم دیشەکان دەبی لەوێن دەرە و ئاو بێنە و دەست بشۆ بە هیوام تێم بگەن هاوڕێیان بە هیوام تێم بگەن هاو کات هاوڕێیان یەکێتی پارتی بوویتە کێشەیان یەک لە بەندەکانیان ئومێد سەباعە ئومێد سەبا ببورن کە یەکێتی داوا دەکات دەرێ دەسەڵاتن دەوێتن وەچی ئومێد سەباعی ئومێد سەباع دەوڵەت داخل دەولەیە دەوڵەت داخل دەولەیە ئەوی بێوێ ئەوەی ببینی هاوڕێیان مەسروری بەر لەوی بگاتەکەن مەسروری دەبی بچیتکن ئومێد سەباعی ئەو قوبادە نازدارش مامی گچکە ئانکڵ سمۆڵی پێدەنیمە ئەرێوەڵە مام سمۆڵ ئەرێوەڵە دەبی ئەویش بستەوێن دەر هاوڕێیان ئەوەش ئێستا لەسەر ئەوەش فەزاعەتێکی زۆر گەورەیە جێگیر پارێزگار لە شەوی چەمسەماڵ گوتبی با دەوام بکرێ هەڤاڵ ئەبوو بەکرد لە دەوام نەبووە ئێستا ئەو فەزاعەتە لە جێگرەکەی یەکێتیە جێگری پارێزگار وتیان ئەوزەم ناوی شاوەیە
وتیان فەزاعەتەکە لە سەوی شکایتەوە بەسی قسە ناکرێت مدیری ئاسایشی چەمچەماڵ هەموو تەجاوزەکان ئەو کردی ڕاستە قایمقام بەشدار بوو ئەوانەی لەگەرینە بەس تاوانباری گەورە مدیری ئاسایشە ئەو بە عەنتەریات ئەو زەویشتانەی داگیر کردیەوە کەس قسە لەگە ناکە یعنی ناعەدالەتیەکەیە لە هەمووانە گرنگتر هاوڕێیان ئەو هەموو ئەرقامەی لەو خەڵک دەژمێردرێ ئەو هەموو ئەرقامەی لەو خەڵک دەژمێردرێ ملیارەشتە بەتکەلک دێکە نەچێتە ناو جیرفانی خەڵکی فەقیر بەشە چی بوویتە ململانێ و نمایش بڕوا بکە بەشە چی دەڵێما یعنی شتێکی جوانە بەس چ گرنتێکی ئەو پارانە دەگاتە دەست ئەو خەڵکەی 600 دەڵێن 600 ماڵە کاکە 2000 ماڵە 10 ملیۆن دلار زیاتر خڕبوویتەوە برا هەموو چەمچەماڵی پێیاوەدان دەکرێتەوە ئەگەر بیان دەنێ ئەگەر نەدزرێ گرنتی لەوە نییە چەند دابەش دەکرێت سکو لە کۆچرا و لە دەیان ڕووداویتر 100 ئەوەندە دابەش گرنگ لەوەی چەند دەگاتە خەڵکی مستحق ئەوە گرنگە لەوەی هاوڕێیان یەک دێری کەش بڵێم بینی شاناز و من بە ڤیدیۆ گوتومە بەڵام بەسەرعی پێتان بینی شاناز و پاڤل زۆر خراپە شاناز پوری کە ئەنتەرەکە یەک لەو ئەنتەرانەوەیشێک لە دینەمۆکانە و لەگە قوبادی ئاوایە و پاڤل هەموو کات لەگەری وەسەد بووە تەسەوەر کە من بۆیە دەڵێم هاڕێن ئەو شانازە وەخت خۆی چ بووە مەغری بڕۆم بپرسن ئەگەر ئەوە دەقیق نەبم نوشتەی لە پاڤل کردبوو بینی خراپی وەرە ساڵی 2025 ژنێک 30 ساڵ لە ئەوروپای بچین نوشتەی مەغریبی بکە ئەڵێن نوشتەی مەغریبی زۆر بەقووەتە پاڤلیش دەکردبووی لاهوریش دەیکرد هەموو دەیان کرد بۆ زانیاریت نوشتەیان دەکرد بەرپرسم لەو قسەی بەهەرحاڵ نوشتەیان کردیە ئێستا لە پاڤل و شاناز بینیان زۆر خراپە دەسە پۆست سەرۆک کۆماری هەمووی دەرێیم نە هەر ڕاست پۆست سەرۆک کۆماریش بۆ بنەماڵەیی یعنی تەحویلی عێراقیشان کرد ئەو سیستەمی بنەماڵەیە کاکە شیعەکان ئەبەو دەرەجە نیتیان چاپێن سەرۆک وەزیران گۆڕا مەسەلەن هەرچی پۆستیان هەیە دەگۆڕدرێ ئیمە نە دوو بنەمارە لەو دوو پۆستە هەرە باڵاکان چاکە ماڵی بارزانی داڵغە لە عێراق نادەن بە قورئانەگە ئەوێش پڕ دەکەن ئاوێش پڕ دەکەن بەس مەلا مستەفا خوا خێری بنووسی گوتی کاکە مەچوونە بەغداد دوای تەقەی لە ئەوەی ئیدریسی کرا گوتی نەچنە بەغدادەتان کوژن ئیتر کەسیان ناچن زۆر باشە وەسیەتی مەلا مستەفایە خوا خێری بنووسی ئەگەنە ئەوێشیان پڕی بارزانی دەکرد پڕی بارزانی دەکرد تا ڕێم بۆیە بینی شاناز و پاڤل زۆر خراپە ئەمە هەواڵەکەم لێرە بڵاو کرد بۆ دووبارەی دەکەم و قسە خۆشە پاڤل شیعەکان بە پاڤلیان گوت وتیان پاڤل لەتیف دێوێ خۆی هەربژێرتەوە وەڵاویش ڕاست سواری سیارە بوو تووڕە بوو پاسانە گوتی سەرۆک کۆمار نووسیەوەتی کرێ بڕەولای چوە ژۆری هەریستان و لەتیف ئەتوێتە نابیەوە سەرۆک کۆمارەویش گوتبی گوی دەوڵایی نابی بێەوە سلێمانی باشە تەواو وەک چۆن ئەو ڕۆژەش بازم کرد مەسعود بارزانیش کە لە بەرهەمی تووڕە بوو جەولەکەی تر گوت نای بێ هەولێرێ وەرە دوو سەرۆک کۆمار لە بۆیان نەوسنا هەولێر و سلێمانی بەهەرحاڵ ئیتر شاناز گڕی گرتیە کو ئەو خەبەرە گەیشتە قادر نادری کە ئەمنیەتی سەرۆک کۆمار بووە یعنی بەڕاستی هاوڕێیان لە ڕووی ئەمنیەتەوە اختراقی ئەمنیە یعنی ئەتوو زانیارێکی ناو ماڵی سەرۆک کۆمار بگاتە دەوی یەکەچی و لە سۆسیال میدیا بڵاو بتەوە بۆیە تاقیقاتی دەست پێ کردیە و پاڤل لەی تووڕە بۆ پێ گوتیە لەتیف خۆی هەربژێری کە گوت بووی شێتێکی جادەی مەولەوی بکەمێت لەتیفی ناکەمەوە و دوو بێتان بکەی گوت بیە شانازی سارای کچت لە مناڵ پارێزان دەرەکەم کوڕەکەت لە کورسات دەرەکەم کۆمپانیا ئایکۆش لێدا گیر دەکەم تەفاهمیشی نییە ڕینگۆیە کاک پاڤل چاوت دەخۆم وەڵا برا بەسەرک بەهەرحاڵ ئاوڕێیان خاڵش کەش بڵێم بەلەوە بچینە سەر لاجان تەعەن ئاوڕێیان من نامێ لە بۆ شەڕی ناوەخۆ برم شەڕی ناوەخۆ بە هیوام قەت نەبێت بە شەڕ من تا سەر ئێسقان لەگەڵ ناکۆچی پارتی وێژێتیم بەس بە شێوەی میدیایی خلافاتیان هەبی زۆرم هەست لێ ئاگریش خۆش دەکەم بە ئاشکرا دەڵێم بەس دژی تەقەمە لەبەر ئەوی شەڕی ناوخۆمان دیت کە چکارە ساتەکە قەت کەست ئەوە نەکەم بەس بەهەرحاڵ پاڤل زۆر توندە من نیوەڕۆ باسم کرد بڕواو کە ئەوانە هەموو دوێنێ درا بە من بەس ئیتر هەتا ڕێک دەکەی ساقسێ دەکرد زۆر توندە ئامادەیە تا ئاستی شەڕ بڕوە لە وەزعی ئێستا ئیتر سبێنێ ساردی دێکەنەوە پاڤلە دەمدەمیە دری نەرم دەکەن دوو کەس دەسەکە بەس لە ئێستا زۆر توندە لە بەرامبەر پارتی ئەڵێ هیچ بە قوبادی گوت بوو دوێنێ پێرێ گوتی ئەو دوا دەرفەتە بدە پارتی
ئەگە لەگەرمان پێک دێ مەسەلەی وەزارەتی ناوخۆ کارد بوو بەرامبەر سەر و کۆمار بەکاریایینا بۆ زانیاریتان بەڵام بە پاڤلی بە قوبادی گوتی دوا دەرفەتە بدە بارتی نەرم ناچێشیت دەنگۆیە یعنی زۆر توندە حتا ئاستی شەڕ دەڕوە هیچ جێ لێ نییە کاک پاڤل لەوەی لەگەرتین تون بە ئەیبە نەرم مەبە یعنی یەکێتی زۆر زەلیل بووە بەس ئایا چەند دەرەقەت دەیت کەرەسەکت هەیە ئەوەش گرنگە بەس بەڕاستی پارتی ئەنتەرە مێتی کەس نازانێ ئەی بێوێ لە خۆی دەیکە ئەو پەڕی ڕاستی زمانەشە کە ئێستا دێمە سەری چۆن هاوڕێیان دەبینن ئەرێ چی هەستی پێکرد دوو فلس لۆ زاخۆ خربتەوە دوو کەس تەبەڕۆ بکە بوو یعنی حکوومەت هەموو امتیازەکی دا بە زاخۆ کە دەستی خۆشببی ئەو ئەرکە و خەڵکی زاخۆش ئازام دەریش چون لە ئەوەی پیرۆزباییشیان لێ دەکەین هاوڕێیان هەموو کوردستان لە بۆمەیەکە بەڵام قەزمان لە مامەڵەی مەسرور بارزانیە لەگەر لە نێوان زاخۆ و لە نێوان چەمچەماڵ چی هەستی پێکرد زاخۆ خەڵک خڕ بکرێتەوە مناڵیان بینتە سەر ئەو تەلەڤیزیۆنی و بگرێن و ئەها پیتزیان نییە و ئەها نانیان نییە هەرچەندە من یعنی لەو قسەیە دەگەم خەڵک ئەوەندە وەزعی خراپە لەو شوێنانە چاوی لەوە نییە ینی وا کەرامەتیان تێکشکاندیە بەس گرنگ فەقیرە سۆبەکەی لۆ پڕ بکرێت نانی مناڵەکانی زجی مناڵەکانی تێر بکرێت دوو فلس بێتە ماڵەکەی لەگە دەست بگیرێت بەڵام بەڕاستی قیمەی بێ ئەخلاقیە لەگە ئەو خەڵکی دەکری وەرە ئەتو خەڵکی چەمچەماڵ بی غازی چەمچەماڵ بەشێک بی لە غازی جیهانی پارتی وێچێتی شانازی بە کارەبای 24 ساعات و بە غاز بکەن کەچی خەڵکەکەی لەو نەهامەتیە بژی لەو نەهامەتی بژی کارە ساتە بەجددی کارە ساتە وەرە ئەمە لەو ئەوروپاین ئەو هەموو خزمەتەکراین کە من لەو ڕۆژانە باز دەکەم زیاتر هیچمان نەکردێ نە غازیشیان هەیە نەنەوت بەس مزەڕەت عەقڵەکیان هەیە ئێستا تا هەفتای بە زەری بەدەڕێوە هاوڕێیان جگەلەوەی زاخۆ و چەمچەماڵ جگەلەوەی زاخۆ و چەمچەماڵ وەرە سەیریکە نمونەیەشکرد نوێ مامۆستا ئاڤێستا هەمومان دڵگرانین بە کۆچی دوایی دیتان یعنی ئەوەیە کەس نییە ینی بڕوا بکە ئەمە ڕۆحی ئینسانێک لە هەموو شتێکی لامان گرنگترە چکە لە ئەوروپا گەورە بوونە قەت ئەمە نە لەگە تونند و تیژی شەڕ و کوشتارم نە لەگەر یعنی ڕۆح گرنگ ئینسانە وەکو منوت یعنی وەکو مەسرور بارزانی و پاڤلی هەموو کە ئینسانێک هەمان ڕۆحی هەیە هەمان هەستی هەیە یعنی ئەوانە بۆیە قەت ئەوە نەبین مامۆستا ئاڤێستا مامۆستایەکی ئەوەی دەڤەری بارزانە شایستە بوو ئەو هەژمانگەی ئەو هەڵمەتەی لۆ کرا کەسمان ناڵێن بۆ ئەوە لۆژ کچەکی بارزانی ئەوەندە کرا بەڵام نقطەی ما بەس مامۆستا ئاڤێستا ئەوەندە بە ئاودا چوو دەیان کەسی ترک چوو مەیتی نەدۆزرایتەوە گرنگی پێ نەدرا یعنی نقطەکە ئەلێرەدا ئەو جیاوازیە ڕاسیزمانە چییە لە ناو ماڵی بارزانی هەبووە ینی هەمووتان دەزان لەو 35 ساڵی ئەوەی بۆ ئاڤێستا کرا بۆ کەس نەکرا کە شایستەیە کە حەقە هەموو هاوڵاتیەک لە ئەوروپا هەمان شت دەبی مەسەن ئاوای لۆ دەکرێ ئێ بەس کاکە ناکرێت جیاکاری بکەیت تۆ کچەک بارزانی بی ئاوای لۆ بکەی بەس دەیان کوڕە هەژاریت کە ئەوە بووە ناکرێت لە تەک ئەوە من ئێستا نمونەیەکتان پێ دەڵێم هاوڕێیان نمونەیەکتان پێ دەڵێم کەسەشکەی برادۆستی ناوی بەس ببورن هەتا دێتن ئاوەتە ئەسعەد مەروان ئەسعەد محەممەد ئاغای مێرگە سۆریە ئەسعەد محەممەد ئاغای مێرگە سۆری هەتا پڕ دەبی ئەوەتە ئەوە مێرگە سۆریە لە بە حکمی ئەوەی بنەماڵەی شێروانیەکانە ماڵی فاخیر مێرگە سۆریە لە 20 ئەیلولی 2024 شوم بزرە کەس باسی ناکە پاش ئەوانش لەبەر ئەوەی معارزن لەبەر ئەوەی لەونەوەی ماڵی مێرگە سۆریەکانن فاخری مێرگە سۆرینە ئەڵێن کەمەک باری دەرونی لە ناو ماڵ تەواونەوە بەڵام لە دەرێ نۆرمال بووە لە 20 ئەیلولی 2024 تا ئێستا شوێن بزرە کەس باسیشی ناکە بەزەم یەک دوزار وتیان میدیاچی پارتی باسی کردیە کاکە ئەویش بەشەرە ئەویش دایک و باوکی هەیە ئەویش ئەوەی هەیە بدۆزرێتەوە
يعني هلا دفري بارزانيش بقربان هلا دفري بارزانيش أيش بار بس لبر أو المعارضة لنا أوي جنجيان بينتا أو ناكري مسعود بارزاني كأتو لهموان أو تدي ناكري أتو بخود بلي بياوي دولة تم دقي كردستان بيشمرق أو دروشمانه هيك بردوان بيمان دفروشي كردستان وهاولادي كردو خزمتو نازمتي او جیاکاریه گەورە لە نێوان چەمچەماڵ و زاخۆ بکەی ئەو جیاکاریە گەورەیە لە نێوان دوو هاوڵاتی بکەی کاکە یعنی ئەو هاوڵاتی دامانە معارزە دەبتە پارتی واز لە پارتی دەینی کاکە ناکرێ بەس لە عەشیرەتە و ئەوەی پارتی بە حیسابی دەرەجە ئولەی لێ بکرێ ئەوی پارتی نەبی دەرەجە 2 3 4 5 6 بکرێت دەوڵەتداری وان نییە ئەمە پەناهەندەی لە وڵاتانە دژی ئەو دەوڵەتانەی خۆمان کە ئەوەندە خزمەتمان دەکرێت چینە سەزادە زدیان مزاهرە دەکەین و حقوقمان وەکو حقوقی سویدێکە وەکو حقوقی سویدێکە چەند ئێستا زۆر کەم بووە بەڵام تۆ هەیە کاوڵاتی کووردە قوربانی دەیە تێکۆشە لەبەرەوەی خلافی لەگەر تو هەیە دەرەجە دوو کورە بە شەرەف بڕوا بکەن هاوڕێیان يعني مالي ما دزيان يكرابو هل يكسر ملف زين تيان بيقولن اجد الزكان تانديت اجد الزكان تانديت زانياري تاهو بيمان بوليس بس مالا بارتيك باي شرف ملف دا تقوري تحقيق كاميرا او جياكاري راسيزم زور خرابه لبارتي يشتي دا هيا لقر يان با هموش تاكت فرق لقر يان نبي هيتس نبي هاريان بين السير لازان بفلوا لازان طبعا اورو لخطويتي زور نويدا يكام زور يعني مبواتم كاكا جيوم نبوتيان لبيستيك لازان دبي همو ترحيل بكري تاخد دكري ترحيل وتيان تاخد دكري بس دامانا دريان دك هو زاهيريتي زور نويا خلتي قندك درب درب كريت درب كري لسا كومبانياك دو لسا دي مسار اوي بتفصيلي موبايلي زيرك لو روا لو بيانيوه ممنوع كرا لناو لازان لناو كومبانيا لا ناس هر هميان بهمو ويكا لو وينا جيراي وان دي تصوير كرا هيس كسبوي نبوا اميري زيرك اميري امو دستيان بعلي بابير كرتو بوزانيا لس بيو دبيامو بعلي بابير وبسردني قديم وانا بتسن موبايل بكرتري بوزانيا ريتان وز دو زايري زور نويا كراوميت خوشنا وهم قصبري قدارات كرت زور شرمزاريا كردي بقرآن امي شوليري ما شرمزارت كردي بقرآن طريق بمو كرا بابا متصرف ما كده بي عند السقادي بي بكري وزليل بكري هر هيت سابي انه يقصدنا كرديا كاقوميت غيرت كاقوميت كو قبور دكي كالزدي بيزواني قصيتو اسد اودكم هاوريان ملا بانيو تعقيم كده براك هتا جيش ما قناعات بويا او بلم نكر دنياك دشمني رنجا ما يا خبر مغلط بي صد زمان اون ديتا دري لا زان حفتاكس در كراينا هرچي حفتاكس در كراينا اواني هرچينا واستاش لناو اويد سورينوا لناو كومبانيا لا ناس دا سورينوا ولا كومبانيا كان كي چه هرچي مال او استمارة تقديم دكري بنوسا بوينه درجه دو فقيرانا بوينه درجه دو بنوسا هموي هش لبو دكس خوينكار وكره هجار نوزم در يانا كدي زور زجام بيستا هفتا كسيان در كدي كهمو دا مزراوي قانوني بونا چندين سال لبي بونا همو جناني كخواردنيان لو دروس كدي ترچيان كدي همو پیراني دا هاتن نا اوه باغچەکانیان ئاو دەدا و شتیان ئاو دەدا دەرکرانا هەرچی شۆفەڵ ئەفارە مەرزی تێمدەگەی قەلاب تەنکەر هەموویان دەرکردن وتیان هیچ کە ئینگۆمان ناوێ هیچ کە ئی هەرچەکانیان ناوێ لاجان تا 21 دەبێ هەمووی چۆل بکە لە زەمانی ئێستا هاوڕێیان لە زەمانی ئێستا سبەی دەگۆڕدرێ من نازانم بەس کۆبنەوەی نهێنیان لەگە کردینە بابێن بڵێن ڕاست نییە پێیان گوتنە 21 دەبی ئێرە چۆل بکرێەوە ئێستا چاردەوروبەری لەشکری تایبەت گرتیتی و تێم دەگەی قبولی هیچ ئەوان نییە ئینتیقامی ئەو کۆچڕەوەیان لێ دەکەنەوە ئینتیقامی ئەو هەڵوێستە شۆڕش ژێرانەی خەڵکی ئەوەیان لێ دەکرێتەوە کە خورشید تەرچی بووە گەورەترین لەکە من نامێت زیاتر بژم چکو چەند زەمی خورشید بکەم پارتی ئیتیمامی زیاتر پێدەدا بەس بۆ نەکسەکی زۆر گەورە لە بۆ هەرچیەکان لە ئینتیهازەتی خۆی
لا پەرتی کردن ڕۆحیەتەکەی کۆشت. بەهەرحاڵ ناوی لە تاریخ زۆر بە خراپ دەنووسرێ. لە 21 دەبی چۆل بکرێ، ئەوەی ئەمزان تەخت دەکرێ، بەس نازام یعنی گرنگ پێیان گوتینە. پێش و تریش زارش کەشم پێم گوتم پێیان گوتبوون 25 دەفتەرتان دەدەنی هەر ماڵی بڕە. ئێستا لەیان بێم نەتن کردی یانە دا لە بۆ 12 دەفتەر، دا لە بۆ 12 دەفتەر 150یان لێ بڕین لەبەر چ وەزعیان باش نییە. پارتییان بێم نەتە موحەد نمان ئەو دەڵاڵانەیە سە تەلەڤزیۆنی لەوانەی چونەوە وەزارەتی ناوخۆ لەوانەی خورشیدی لە ئیلا ئاخری درزەکیان خستە ناو ئەو یەکێتیی هەرچیەکان پەرتیان کردن. ئیتر ئەوە ئێستا لەیان بێم نەتن دەریان دەکەن هەموو ئامێر شتەکانیان مایە هێشتا شتێکە قێزەوەنی کەیش مایە، یعنی ئابلوقەیان خستینە سەریان لە شکلی تایبەت لە چادەوریانە و ئەوەیان بزانم نەفرەکانیان زۆر بە زەحمەتە ئازاد بکرێ کە وعدیاندا ئەوانەی چوونە وەزارەتی ناوخۆ ئەوانەی دەهاتن سە تەلەڤزیۆنی دەڵاڵیان لە بۆ پارتی دەکرد. ئەوەیان بزان بەریان نادەن ئەگە ئیت کەشیان نەگرن. وابزانام یەکێک لە دانیشتنە ئیتفاقیەکانی پارتیوێکێتیشەوە بوو عەقدی 100 کەس هەڵوەشایتەوە ئەمری گرتن ئەگەنە پارتی دای نابوو 100 کەسیان بگری. ئەوە گوایە نەرمایەتیان لە گەرێکێتی کێشایە تەخفیفەتیان کرد، بەڵام هێشتا لە ناویان بەردەوامن خەڵکیان دەگرن ئەزیەت دەدەن. لە هەمووی خەتەرتر وەکو گوتم یەکەم جارە گوند چۆل دەکرێت کاکە ئەوە سیاسەتێکی فاشستانەیە. بەسی ژوا بوو هات گوتی کاکە و گوندانە یارمەتی پێشمەرگەی دەکەن تەخت دەکەین. هەمان سیاسەتە چییە کۆمپانیای لاناس نابیست کە تەڵقە تەنویری لۆ بڕوا و خۆپیشاندان بکرێت لە باندێ دەبیت تەخت بکرێ دەر بکرێ تا ئەنبیستی یەک ها هێشتان مایە احتیمال ئەو قرارەش بگۆڕدرێ بەس لەگەریان دانیشتنە وایان پێگوتینە وایان پێگوتین ئێرە دەبی بچن دەبنە سلاوە دە لە بۆ 12 دەفتەریان دەدەنێ خانێک و پارچە زەویەک دەیان دەنێ لە بالمقابلی ئێوە تەرحیل ئەینەن و ئەمەش لە دیبەگە بوون تەرحیلی ئەو کەلەکە کراین خەبات کراین قەت عەردێکیان دانیەوە لەگە 2000 دینار و هەمان شتە کاک مەسعود بارزانی نەهرۆ دەڵێ نەهرۆ کتابە چێ بوو وەختی ئەوەن دەبوو دەمخەخینەوە دەگوت یعنی تورکەکان زۆر سەیرن هەتا دوێنێ بە خۆیان خەباتیان لۆ ئازادی دەکرد ئەو ڕۆدێن کورد دەتەوسێنەوە وەچی ئەوەی بەسە خۆیان داد تورکیاشانە جەن دوای جەنگی جیهانیەکەم کەتە بندە سار پێنجەکان ئەو پارتیەش ڕێک سیفەتی بەعسوە هەردەگرتەوە ئەوی بەعس ئەو تەوعەن معارەزەکی بە قووەتیش نییە شەڕ بکە و تەقە بکە و دوو پارتی بکوژێ و وەکو حزبی بەعس کاچ خملۆ دەتانگۆ حزبی بەعس فاشیە و ئەوەیە کاک مەسعود بە قوربان یعنی ساعەت و لەوی خراپتری هیچ نەبووە دوو کەس دوو گەنج هاتە سەزادە گۆدی دا بمەزرێنین تێم دەگەی دوو تایان سوستان یاڵە تەرحیل چییە کۆمپانیای لە نازی مەنسووری کورت تووشێشب چ فەرقی ئەو ڕەفتارە لەگە بەعسێک هاوڕانی هەندێ نەبووی تووش ڕەفتان هاتم بەو نوێ شۆی لایڤم کرد یعنی تخوا مەعقولات و وەکو سەردەمی بەعس بچی گوند دەربەدەر بکەیت چییە وەڵایی گەنج چوونە مزاهرەیان کردیە کورە بابا ئەنگۆ لە هەر گوندێکی سەدان شەرتان کردیە سەدان شەرتان کردیە ئێرانتان دەینا تەخت دەکردیانگۆ سەدان فاشی ئەدی چ بە خۆ دەرێ مەسعود بارزانی ئێستا مەسرور بارزانی بەس بەم بڵێن چ دەڵێ فاشەتەکە هاوکات موختاری گوند ئەو هەموو دەڵالیەی کرد ئەو هەموو خراپەی کرد موختاری گوند ئەگەری زۆرە دوای جەژن بژیرە دوای سەری ساڵ لەگە ئەکرەم ئاغا لەگە باغر وتیان بەرپرسێکە لە پاڵاوگە ئەو دووسەیەکە لۆ ئەوە دەکردن هاوڕێیان دوو کەس کوژراینە و دانێ بەم لەوانە دابینێ یەک ئەو گەنجە کەرکوچیە هاوڕێیان ئەمن خەبەرەکیاندا من لە تیکتۆک داوای لێبردنم کرد کە دەقیق نەبوون پارتیەکان وەکو شتێکی عیبەی لێکردن کورکاکەی خۆم قیمەی جوانیە ئینسانە گاواڵەکی دەقیق نەبوو بێت داوای لێبردن کە بە تایبەتی ئەگەر لۆ کوڕە فەقیر بی من ئەوانە باوکی بە منی گوتی کا قادر شتەکە غەڵەت بووە ڕاز نەبووە لەگەڵ ئەوەی چوە ئاوا لەگەر ئەوەی مەوعیدی لەگە بارزانی هەبوو ئەمە لە 3 سەرچاوی پێیان گوتم لەگەر ئەوەی یەکێتی وتیان لە دەستمان دەرچوو پارتی بردی بەڵام ئەوزە کە گوتی پارەکەم وەرنەگرتیە دیدارەکە ڕێک نەخرا داوای لێبردنم کرد کەتی پارتی بە عیبە لێگەداتەوە کورەوە قیمەی جوانیە ئینسان فێرە داوای لێبردن بکاتن بە تایبەتی لە خەڵکی هەژار بەخوا مەسئول دەخە غەڵەتی لەگە بکەم زۆر بە زەحمەتە داوای لێبردن بکەم بەهەرحاڵ هاوڕێیان بەڵام لە هەمووی نوکتەتر
هەرچێوە دەریان دەکەن کوک وەخت خۆی کوردی فەیلی کو وەختی خۆی بەنمونە هەرچی فەیلی بوو لە بەغدا دەرکرا هەمان عەقڵێکی فاشێتە لەناو لاناز و کۆمپانیاگەتکە بەڵام هەرچی بنەچی کوردی باکوورن هەرچی باکوورن جنسی تورکیان هەیە ئەوانە احتیمامیان زیاتر پێ دەدەن و لەبەرەوەی ڕێگەزنامەی تورکیان هەیە لەوانە تووڕە نین بەس لە هەرچیانی باشوور تووڕن لە هەمووی نوکتەتر دوایین شتاوڕیان بڵێم کورە زۆر کۆمیدیایە مەسرور بارزانی ئەمری کردیە ناوی لە ساڵی داهاتوو لە پرۆگرامی خوێندە ناوی سمکۆ شکاک لا بدرێ لەبەر دوو سەبەبە یەک سمکۆ شکاک کە هەرچیەکان بەشێکن لە شکاک ئەوە لە کەلەیدایە ئەوان تەمەڕودیان نەگە کردیە ئیتر ئینتقام دانەوێ دووش هەلیکۆپتەر هەستا ئەخیری خێربی لێرە لە لە سوید دوو لەبەر ئەوی هەرچیەکان ببورن لەبەر ئەوی شکاکەکان وەکو بەشێک لە بنەماڵە بەشێک لە بنەماڵی شێخ مەحموود وەکو بەشێک لە بنەماڵی شێخ عوبەیدوڵڵای شەمزینان وەکو بەشێک لە بنەماڵی قازی محەممەد بە شانوباڵی ماڵی بارزانی هەڵنادەن لە بە هەندێ ناوی لادەدا تاریخ ئەنە دەولەوە دەلکورە بابە سەدام کتابەی تاریخی هەموو گۆڕی بەخوا کاک مەسعود و کاک مەسرور کەوە درەمە و کاکانە بەس لۆ ئیستفزازە هەزارەی عێراق هەموو گۆڕدراوە ئەو ڕۆژەی ئینتیفازە بوو ئەمە لەو مووسڵەی دوای ئەوە چوم سرم لێدا بڕوان پێ بکەم بە بڕوە هەموو هەزارەکەی سەدامی کە کرابوو لە سەجادەی کەتب تاریخ بە زۆرم لێ نانووسرێ بە قوربان ئەویشتەژی چاندبی هێز نییە بیگۆڕیتن هێز نییە بە حەفت پشتی تو مەسرور بارزانی سمکۆ شکاک لە تاریخی کورد دەرناچی شتی کردیە شت شۆڕش کردیە جوڵانەوەی کردیە غەڵەت بووەکەم و کورتی هەیە بەس بە قسەی تو ناوی لە تاریخ دەرناچی وواز لەو عەقڵێتەش بینن ئەوی لە گەرمان نەبی ئەوە لە ناو تاریخ نەبی ئەوە بستە دەرێ و ئەو گوندی تەخت بکەین و ئەوە هەرچیەوەی کوردی فێلی یا لە بڕۆ دەرێ کورە بابا هەزار ڕەحمەت بڵێن لە سەدام ناوەڵە هەردووکتان بە نەفرەت بن شەوت شات سوپاس لە ئەو کاتەی لەگەڵ منتان سەرف کرد هاوڕێیان سوپاسان دەکەم بەو نیوشەوەی ئەو ژمارە زۆرە لەگەڵم بوون بەس کارەساتە گوندی لاجان دەربکرێ سەرەتایەکی زۆر مەترسیدارە خەڵک لەسەر ئەوەی هەرچیە لەو کۆمپانیانە دەربکرێ تەسەڕفەکی هەمان ڕەفتاری بەعسە کە لەبەر کوردی فەیلی کردی زۆر خەتەرە دەبی ئیدانە بکرێ گەورە بکرێ